لە سەرجەم مزگەوتەکانی هەرێمی کوردستان لە شار و شارستان لە گوندەکان تەنانەت لە مزگەوتی سەر ڕێگەکان ڕێبواران بۆ بەربانگ خورما ئاو لە هەندێک مزگەوت سوپ شۆربایەک حازرەکرێ بۆ کەسانی کە دێنە مزگەوت ڕۆژۆشکێنن تەوان ڕۆژ و شکاندن لە مزگەوت جیاوازەوە لە ماڵەوە ینی تایبەتمەندێکی کەی هەیە خۆشیەکی هەیە و کۆمەڵێک گەنج لە مزگەوتەکە بە ئیدارەدانی مامۆستای مزگەوتەکە هەڵەسن بە خزمەتکردنی ڕۆژوانان و بێگومان ئەم گەنجانش ئەم خەڵکی کە ئەم خزمەتاکەن بێگومان لە خێر و پاداشتی ڕۆژوانانیش لی بەهرەمەند و سوودمەند دەبن و بەوانی ژەگا ببێ ئەوەی کە لە ڕۆژووی ئەوان کەم بێتەوە. با پێکەوە بزانین ئیدریس محەممەد لاولێر چی بۆ ئامادە کردوین. سڵاو لێبێت کاکدانە. سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەرنامەی چیرۆکەکانی ڕەمەزان. ئەمڕۆ باز لە چیرۆکی یەکێک لە مزگەوتەکانی شاری هەولێر دەکەین کەوا جیاواز لە زۆر شوێنی دیکە و کاتی دیکە چیرۆکێکی تایبەت و ناوازە و جوانیان هەیە. ئێواران لەم مزگەوتەی پشتی منەوە بەسەرپەرشتی ئیمام و خەتیبی مزگەوتەکە پێشنوێژ و تارخوێنی مزگەوتەکە موسڵمانان بۆ فتارکردنەوە لە دەمە و ئێواران ڕوو لە مزگەوتەکە دەکەن و سەدان ڕۆژۆوان لەم مزگەوتە ڕۆژوو دەشکێنن. دەمەوێت گفتوگۆ لەگەڵ ئیمام و خەتیبی ئەم مزگەوتە بکەم و دواتریش لەگەڵ ئەو کەسانەی کەوا ئامادەسازی دەکەن بۆ ئەوەی لە ئێواران لە کاتی بانجی ئێوارە لە خزمەتی ڕۆژۆوانان دابن. مزگەوتی مەلاقادر خۆشناو ئەو مزگەوتەی کەوا چیرۆکێکی جیاوازی هەیە لە ڕەمەزانان کە کۆمەڵێک خەڵک و موسڵمان و ڕۆژەوان لی کۆ دەبنەوە کاتی بەربانجی ئێواران کۆمەڵێک کەسی لە پشتەوەیەکەوە ئەوە بەم شێوەیە ئامادەکاری دەکەن بۆ خزمەتکردنی ڕۆژەوانە. من دەمەوێت گفتگویەک لەگەڵ کاگومێت بکەم کە سەرقاڵی ئامادەکاریەکانیشە بشبوورەکە کاتت دەگرین کاگومێت. خزمەت داینە برانیا خۆ بەخێر بێن. بسم الله الرحمن الرحیم. پێشەچی بە خێراتتان دەکەین زۆر بەخێر بێن سەر چاوان. کاگومێت ئێوە بڕیارتان داوە چۆن خزمەتی ڕۆژوانان بکەن یاخود چیان پێشکەش دەکەن باسی ئەوم بۆ بکە ئێوە ڕۆژانە لەکەیەکە و سەرقاڵی ئامادەکاری دەبن بۆ ڕۆژەوانە. مەزمعی باشن گەنجەکان یارمەتیمان دەنن ئەمەش لە پاش عسرێەوە هەوڵ دەدەین شتەکان بە جوانی برێن بە جوانی دانین لە قاعەی سیرۆکی ئەم مزگەوتە لە سەردەستی بەڕێز مامۆستا نادرکانی کوردەیەوە دەستی پێکردووە و ئەو هەم هاوکارە و هەمیش پاڵ پشتە مامۆستای بەڕێز سپاس دەکەم ئەم دەرفەتت بە ئێمەدا. سپاس بۆ زەنابتان ئێمەش بە خێراتنی کەناڵی بەڕێزتان دەکەین. زۆر بەخێر بێن بۆ بەسەرکردنەوەیە. زۆر سپاس دەکەم مامۆستای بەڕێز چۆن بڕیارتاندا ئێوارانی ڕەمەزان بەم شێوەیە سفر ڕابخەن و خزمەتی ڕۆژوانان بکەن یاخود ئەجرەکەی چۆنە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دیارە ئیسلام بەخۆی کە هاتووە بۆ ئەوەی کە خەڵکی ڕێک بخا تەنزیمی بکە تەنزیمی حیات بکە ژیان بکە. ئێستا ئێمە بۆ نمونە نوێژ دەکەین دەڵێن ئیاکە نعبود ئیاکە نەستەعین ناڵێن ئیاکە ئەعبود ئیاکە ئەستەعین لەبەرەوەی ئیشی مسلمانان بە جەماعەتە ئیشی مسلمانان بە کۆمەڵە. لێرە ئێواران جەزای ئەو برا نەبداتەوە کە هەندێک ستافێکمان دروست کردووە ئەو ستافە هەموو شتەکان تەوزیع دەکەن وەکو نیسکە و وەکو خورمای وەکو ئاوە. فەرمایشتێکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم من فطر صائما فله مثل أجر صيامه. کەسێ ڕۆژەوان بەربانگی پێدەکاتەوە وەکو پاداشتی ڕۆژووکە ئەوی بۆ دێ بەڵام لا ينقص من أجره شيء پاداشتیش کەم نابێتەوە. جا سەحابەی بەڕێز کە پێغەمبەری خوا وای فەرموو صلی الله عليه وسلم قال ليس كلنا يطيق ذلك. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆیمە هەمومان ناتوانین کەسێک داوەت بکەین یان ئێوارە خواردنی بدەینێ خواردنێکی بدەینەوە. فەرمووی پێغەمبەری خوا ئەو خێرە ئەو پاداشتە بۆ کەسەش دەبێ وەلەو بمەذقەتی لەبەنی چۆرێک شیر شوربەتی مائین. یعنی ئەگەر بۆ نمونە ئێستا لەم سفرێکە ڕاخراوە گەنجێک لاوێک دێ ئاوێک دەبا یان ڕووتاب و خورمایەک دەبا یان شۆربایەکی نیسک دەبا بۆ کەسێکی کە بە ڕۆژوە ئەو خی گەورە و پاداشتی هەبوو دەنووسێ. ئێمە سپاسی خوا دەکەین کە هەندێک کەناڵ هەن بەڕاستی شتی خراپ و شوبهات و گومان بە خەڵکی دەڵێن بەڵام کەناڵی چاکیشمان هەیە کە دێن شتی باش بەڵاو دەکەنەوە.
کاک حەزی خی ڕۆژت قبولکە ئامین خی گەورە قڕان خوێنت قبولکە یا ڕەبی مسلمانان لێرە کۆ دەبنەوە بەیەکەوە تا چەند گرنگی بە ڕۆژەوان بدرێت تا چەند ئەم جەمعە گرنگە بەیەکەوە کۆ بنەوە ئاگادار یەکتری بن واللهی کە دەبینین یعنی پڕ بەدڵ خۆشحاڵم بەو خزمەت گوزاریە کە لەو مزگەوتە هەیە تەماشاکە هەموو شتێکمان لە زیادەیە الحەمدولله یا ڕەبی خوای گەورە بەرەکەت بێخیتە ئەو سفرە و خوان و بەرەکەت بێخیتە جیرفان و پارە و سەروەت و سامان و تەمەن و عیبادەتی ئەو مسلمانانە خوا پێداوانش کەوا بەخشندن دەستکرایەوەن لەو مانگە پیرۆزەی ڕەمەزان خوای گەورە ڕووی ڕەحمەتی خۆمان لێوەرنەجێڕی وەڵا باسێکی قورئان خوێندنەکەشت بکەین قورئانت دەخوێنیت بەڵێ لە مانجی ڕەمەزان چۆن سەرکار و خوێندنەوە لەگەڵ قورئانی پیرۆزدا هەیە لەو مانگە بڕیارداوە چەند ختم بکەی یاخۆ چەند بخوێنیتەوە واللهی ئەودا بە خۆشحاڵیەوە بە هیوام ئیشاءالله ختمێک دوو سێ بکەم بەڵام تەوفیق لای خوای گەورەیە ئینشاءالله لە سۆنگەی و فەرودەی پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله علیه و سلم هەر کەسێک بەربانگ بۆ ڕۆژوانێک بکاتەوە پاداشتی ڕۆژوانەکەی هەیە بەبێ ئەوەی لە ئەزری ویشکەم کاتەوە ئێمە سوپاس بخوای بە حکمی جێگاکەشمان سەرڕێگایە و شقامێکی گشتی خەڵکێکی زۆر هاتووی پێ دەکا ساڵانە لە مانجی ڕەمەزانی پیرۆز کۆبوونەوەیەک دەکەین کۆمەڵێک گەنج لێرانە بە پێی توانە لە ڕێخی خوازانەوە کە ئەو شتانە دابین دەکەن لێرانە ئێمە پێش بەربانگ سفرەدا دەخەین لەگەڵ سەنگەنجێک خزمەتی ڕۆژوانان دەکەین. قوربان ئەسڵاو لەبێت زۆر سپاس دەکەم لەبارەی ئەم تەجەموع و کۆبوونەوە و فتارکردنەوەیە چۆنە بڕیارتانداوە کە لە مزگەوت فتار بکەنەوە بەتاکید فتارکردنەوە لە مزگەوت چێژێک ئیمانی زیاتر بەخشە لە ڕووی ئەو کەسانی کە ڕۆژوانن لێرە هەمومان کۆ دەبینەوە دوعا دەکەین لە خوای گەورە ئەو مانگە ببێتە مایەی لێ خۆشبوونی هەموو مسلمانە بێتە کەفارەتی هەموو گوناهەکان ئینشاءالله تعالە. ئەوەی کە بینیتان و بیستان چیرۆکی مزگەوتی مەلا قادر خۆشناو بوو لە شاری هەولێر هەڵبەتە ئەم مزگەوتە وەکو نمونەیەک باس کرا فاگەرنا سەدان مزگەوتی دیکەی هاوشێوە هەم لە شاری هەولێر و هەمیش لە هەرێمی کوردستان بەم شێوەیە سفرە ڕادەخەن و خزمەت بە ڕۆژوانان